بەخوا مانی 250 بەخوا دەجارمە ڕێگمە هەولێر بەخۆم و بە ماڵ و مناڵ. ئێمە کە سوکاری زیندانیانی سیاسین لە 2013ەوە تاوەکو ئێستا ئێمە هەوڵین و تەقالاین وەچین بۆ هەولێر و بۆ سلێمانی و بۆ ولا و بۆلا هەتاوەکو بۆمان بکەن. هەتا ئێستا گەشتۆتە ئەوەی کە لە 2013ەوە تا ئێستا هەوەیەکیان بۆ کردوین ئەو هەوەیە بە حساب هەوەی مەعاشە. بەس هەتا ئێستا هیچیان بۆ نەکردوین و موچەکەشیان بۆ نەبەستوین. دەسیمان پێکەن جارێک گەڵێن مانگی 2025 و وەجبێ لە 2025 لە مانگی یەکا ڕۆشتوینەتۆ بۆ هەولێر لەوێ ماوینەتۆ هەموومان کۆ بووینەتۆ و تویانە بڕۆنەوە مانگی 4 وەرنەوە. ئێستا چاوەڕوانی بزانی مانگی 4 بۆمانەکەن یان نا. داوای معاشەکەنوانە بەڵێ داوای معاشەکەین. زیندانی سیاسین ئێوە یا کە سوکاری زیندانیان؟ وەڵام من خۆم بە نیسبەت خۆمەوە کە سوکاری زیندانی سیاسیم هاوسەرەکەم زیندانی سیاسی بووە کاتی خۆی لە ئەبوغرێ 5 ساڵ حکم بووە. بەڵام من هەر بۆ خۆشم ناڵم بۆ هەموو جەم قساکەم بۆ هەموو زیندانیان قساکەم تەنها بۆ نوگرە سەرمان ئەربیون سجن کریاگین ئاوی زەهرایان داگینێ بەخۆ دوای ئەمە ئەزێتی زۆریان داگین 4-5 بانگیریاگین سەر ئاوا مناڵمان لێ مردگە خۆشمان لێ مردگە کوڕمان لێ مردگە تر ئەوەسانی سوکارتان هەیە لە کیمیا بارانەکەیە شەهید بوو بێ؟ نەکەس لە کێمەی ئایدی کیما بارانی با دوور ڕیشن سپیێ دوور لە تۆ دوور لە تۆ نەوەڵە دنیا زیندانی سیاسین و داوای موچەی خۆتان ئارە وەڵادەوە حەق خۆمانەوە بەخوا مانی 250 بەخوا دەجارمە ڕێگمە هەولێر بەخۆم و بە ماڵ و مناڵ دە باشە ئەی دەیتر دەساتمەچی